کیم جۆنگ ئون کۆبوونەوەی لەگەڵ ڤلادیمیر پوتین ڕووداوێکە جێبایەخی یار و نەیارێتی گەشتەکەشی بە شەمەندەفەر سەرنجڕاکێشتری کردووە. کیمی 39 ساڵ ئێوارەی یەکشەممە گەشتەکەی بۆ رووسیا دەست پێ کرد و ئەمڕۆ گەیشتە شاری ڤلادیڤۆستۆکی رووسیا. ئەو بۆ ناسراوە کەمترین گەشت بۆ دەرەوەی وڵاتەکەی دەکات. لە 4 ساڵی ڕابردوودا ئەمە یەکەمین گەشتێتی. گەشتەکەشی بە پێچەوانەی سەرکردەکانی دیکەی جیهان بە شەمەندەفەرە نەک فڕۆکە. کیم بۆچی بە شەمەندەفەر گەشت دەکات؟ ئەو پرسیارە زۆرێک بە دوای وەڵامەکەیدا دەگەڕێن. تاوەکو ئێستا زانیاریەکی فەرمی نییە هۆکاری گەشتکردنی کیم بە شەمەندەفەر چییە، بەڵام بە گوێرەی زانیاریە نافەرمیەکان سەرۆکە گەنجەکەی کۆریا لە سواربوونی فڕۆکە دەترسێت. ئەو ترسەشی لە باوچیەوە بۆ ماوەتەوە. شەمەندەفەرەکە ڕەنجی سەوزی ماتە. چەند هێڵێکی زەرد بە چواردەوریدا چێشراوە. هەمان شەمەندەفەرە کە پێشتر کیم ئیلسونگ باپیر و کیم جونگ ئیلی باوچی گەشتیان پێکردووە. گول لە نەبڕە و کێشی زۆرە، بۆیە لە ڕۆشتندا خێرا نییە. بەشی ناوەوەی ڕووپۆشی تەختەکراوە و پەنجەرەکانی بە شێوازێکی هونەری نەخشێنراوە. ئاژانسەکان بۆ ئەم چیرۆکە گەڕاونەتەوە بۆ بیرەوەریەکانی کونستانین بولیۆفسکی. ئەو یەکێکە لەو بەرپرسانەی پێشی رووسیا کە لەگەڵ سەرۆکی کۆریای باکوور بۆ ماوەی مانجێک بەنێو رووسیادا گەشتی کردووە. جێڕانەوەکە بەرپرسێکی پێشووی وەزارەتی دەرەوەی رووسیا ئامادەی کردووە. بولیۆفسکی گوتوویەتی کچی جوان شەمەندەفەرەکە لێ دەخڕێت. چەندین شتومەچی گرانبەها و شەرابی تێدایە. چێشخانەیەکی گەورەی تێدایە. هەر خواردنێکی رووسی، چینی، کۆری، ژاپۆنی و فەڕەنسی داوا کردایە بۆیان دەهێنای. چەندین هۆڵی کۆبوونەوە، ژووری نووستن و ژووری میوانی تێدایە. چەندین تەلەفۆنی تێدایە کە ڕاستەوخۆ بە مانگە دەستکردەکانەوە بەستراوە. سەرۆکی کۆریای باکوور لە کاتی گەشتەکاندا پێویستی بە 3 شەمەندەفەر هەیە. یەکەمیان بۆ لایەنی پارێزگاری، دووەمیان شەمەندەفەرە تایبەتەکەی خۆیەتی و سێمیش بۆ کەلوپەل و پاسەوانەکان.